چالاکانی کۆمەڵگەی مەدەنی و هەموو ئەوانەی داکۆکی دەکەن بۆ سەروەری یاسا لە کوردستان لەگەڵ ئەوەدانین یاسایەک لە پەرلەمانی کوردستان دەربچێ بە ناوی لێبوردنی گشتی، چونکە وەک چالاکان دەڵێن ئەمە تەدەخولە لە سەروەری یاسا و داکۆکی کردنە لە هەموو ئەوانەی تاوانیان کردو و حکم دراون. نەک هەر ئەوە، بەڵکو دەوترێت لێبوردنی گشتی تەنها لە وڵاتانی دواکەوتوو لە ڕۆژهەڵات هەیە. ئەگینا لە کوێی دنیا بووە تاوانکار دوای ئەنجامدانی تاوان کە سزا دراوە جارێکتر بگەڕێتەوە کۆمەڵگا پێش ئەوەی چاکساز بوو بێ. وڵای خۆی ئەسڵ هەر قسە لەسەر ئەوەیە کە یاساکە دەرکردنی یاساکە بۆ پروپاگەندەی سیاسی بێت لەبەری پێشەڵ بژاردنەکانەوەمانە، بەڵام ئەمانە هەمووی قسەیە، یعنی ئێمە قسەمان لەسەر ئەوەیە کە پێمان وایە دەرکردنی ئەم جۆرە لە یاسا پێویستی بەوەیە کە پێشوەختە دراسە بکرێت بۆی بزانێ ئەو کەسانە کە بەرە بن یان شمولیانەکە یاساکە چەند خەتەری کۆمەڵاتی دروستەکەن کە دوای دەرچوونیان سجن. من خۆم لەگەڵ لێبوردنی گشتی نیم، لەگەڵ چاوپیاخشانەوەیەکم بە هەندێک یاسا خصوصەن عقوباتی یعنی یاسای عقوبات. من لەگەڵ ئەوانیم ئەو لێبوردنە ژنان بگرێت، چونکە ئێمە ئەوانەی کە ژنانیان کوشتووە بگرێتەوە، چونکە بەڕاستی کێشەی کۆمەڵگەکە یەکێکە لە کێشە هەرە سەرەکیەکانی کۆمەڵگەکە لەمڕۆ بڵاو بووەتەوە بەرز بووەتەوە ئاستی کوشتنی ژنان، کوشتن بە ناوی شەفەوە. ئەمە بە باشی نابینم و من پشتیوانی ئەوە ناکەم کە ئەمە، چونکە ئەمە دەواازەیەکی ترەکاتەوە بۆ زیادبوونی ئەو تونوتی ژیانەی کە ئەمڕۆ لە ژنانە هەرێمی کوردستانە بەرامبەر بە ژنانەکرێت. بەم شێوەی ئێمە لە هەرێمی کوردستانە من بە هیچ شێوەیەک لەگەڵ یانیم، چونکە ئەوەی کە من ئاگام لێتی وەکو هاوڵاتیەک لێبوردنەکە کۆمەڵێ بڕگە و مادەی گرتوۆتەوە، کۆمەڵێ تاوانباری گرتوۆتەوە کە ئەم تاوانبارانە لەوانەیە لێکەوتەی بۆ سەر باری گشتی زۆر نەبێ کەچی لێبوردنی گشتی ئەیانگرێتەوە، بەڵام لەو لاوانەیە کۆمەڵێ تاوانبار نایانگرێتەوانێ کە ئەمانە ئەگەر بەریش بن لەوانەیە زەرەر لە مەسلحەتی عام نەیەت. لای خۆشەوە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان دەڵێت لە کوردستان 4800 سزادراو هەن و لە نێویاندا 72 سزادراو بڕیاری سێداران هەیە و هەوڵ دەدرێت ئەم کەیسە لە چوارچەوەی سێدارە بگۆڕێت بۆ بەندی هەتایی. سۆران عومەر سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ دەشڵێ بە پێی پرۆژە یاسا پێشنیار کراوەکە بۆ لێبوردنی گشتی 14 جۆری تاوان لێبوردنی گشتی نانگرێتەوە، ئەوانیش تاوانەکانی کوشتن و شەرەف و گەندەڵی و دزینی شوێنەوارەکان و گەلێکی دیکەن. کۆمەڵناس و دەروناسەکان ڕوونیان کردوتەوە مرۆڤ هەردوو پێکاتەی کۆمەڵایەتی بوون و شەڕەنگێزی لە ناخیدا چەسپێنراوە. تاوانکار و شەڕەنگێزەکان شوێنیان کونجی زیندانەکانە. مرۆڤی باش و پەروەردەکراویش درێژە بە ژیان و خۆشی خۆیان دەدەن. چاودێران دەڵێن ئەو بەندیانەی چاکساز بوون شایەنی لێبوردنن و حەقە بگەڕێنەوە، وەلێ ئەو بەندیانەی شایان نین با هەر لە زیندان بن تا ڕۆژێ لە ڕۆژان باش دەبن و شایەنی ئازادی پاش زیندان دەبن. عوسمان ئەوبەکر، گەلی کوردستان، سلێمانی.